هەبوونی باوەڕێکی ڕاستەقینە زۆر لەوە زیاتر لە خۆ دەگرێت کە من تەنها بڕوان بەخوای گەورە و پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت هەبێت. ملیۆنان کەس لەم جیهانەیە بڕوایان بەخوا هەیە و بڕوایان بە پێغەمبەری خوا هەیە درودی خوای لەسەر بێ و زۆرێک لەوەیە پرەنسیپە ئاینەکانیش جێبەجێ بکەن، بەڵام لەگەڵ ئەوەشە کاری چاکیان نییە، یان ئەتوانم بڵێم کاری خراپیان زۆرترە. ئیمانێکی لەم جۆرە، باوەڕێکی لەم جۆرە کە بە بێکردەوەی چاک بێ یان بەرامبەرەکەشت ئەزیێت بدەیت لەسەروی ئەوەوە وەکو پارەی ناڕەسەن وایە. ئەم پارەی دەستم تەزویرە، بەڕاستی ئەچێ، بەڵام بێبایەخە، هیچ بایەخێکی نییە. لە ڕۆژی قیامەتیشا کۆمەڵە کەسێک هەیە پیانەوترێ موسڵمان، بەڵام چونکە کاروکردەوەی چاکیان نییە یان لەگەڵ دەوروبەرەکەیانە خراپ بوونە، وەکو ئەم پارەی تەزویرە ئیمانەکەشیان بێبایەخە، سوودی لێ نابینن. ئێمە لە بەرنامەی ڕووناهی هەوڵە دەین لەگەڵ کۆمەڵگەکەی خۆمانە سەرجەم ئەو کێشانە دیاری بکەین کە تووشی چین و توێژەکانی کۆمەڵگە ئەبێت. ئەمانەوێت زیاتر لە نزیکەوە ئاخاوتنێک مناقەشەیەک دروست ببێ بۆ ئەوەی پێکەوە نەخۆشیەکان دیاری بکەین وەکو پزیشکێکی دڵسۆز، پاشان چارەسەرەکەشی دیاری بکەین لە سەروی هەموو شێوە هەمومان پێکەوە هەوڵ بدەین جێبەجێ بکەین. بە ناوی خوا دەست پێ ئەەکەین و ئەڵێین بسم الله الرحمن الرحیم. لە ئەڵلقەی یەکەمی بەرنامەی ڕووناهیە لە خزمەتی ئێوەی بەڕێزە. ئێمە ئەمڕۆ لە ناوچەی پیشەسازی شاری سلێمانیین، ئەو ناوچەیی کە زیاتر فیتەرەکان لێی کۆبوونەتەوە. ئەڵێن دوو پیشە هەیە لە جیهانە خەڵکی زۆر پێویستیان پێیەتی وە کەمترین معاملەشی لەگەڵاکەن. پیشەی یەکەم بریتە لە فیتەری کە ئێمە ئێستا لە ناوچەی پیشەسازی سلێمانیین. پیشەی دووەم بریتە لە پزیشکی کە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە تەندروستی و لاشەی ئێمەوە. ئەمانوێ ئەمڕۆ لەگەڵ ئەو برا بەڕێزانەی کە کاری فیتەریان هەیە لێرە بڕۆینە خزمەتیان، باسی گرنگی کارەکانیان بکەین و باس ئەوە بکەین لەگەڵیانە ئەگەر ئەمان نیەتیان چاک بێ لەگەڵ خۆیانە، لەگەڵ خەڵکیانە، لەگەڵ خوای خۆیانە، ئەو کارە بە عیبادەت بۆیان حیسابە بێ. ینی وەگە وایە نوێش بکە، وەگە وایە خواپەرستی بکە، ینی ئەجر و پاداشتی هەیە. ئێمە چەندین فەرمودەمانەیە لەو بارەیەوە کە پێغەمبەری خوا فەرمێ ئینسانێک ئەگەر هەوڵ بدا بە حەڵاڵی نانەکەی پەیا بکە و بۆ ماڵ و مناڵەکەی بە سەربەرزانە بژێنێ، ئەم کەسە لە عیبادەتایە، ئەم کەسە هەوڵەدا نانی حەڵاڵ پەیا بکە. ئێمەمانەوێ ئەم گفتوگۆیە لەگەڵ ئەو بەڕێزانەیە بکەین و لەگەڵ ئەوەشە باسی معاناتەکانیان بکەین کە لێرەیە چی ڕوئەدا، ئەو کێشە و مشکیلانەی کە لێرەیە ڕوئەدا لەگەڵ خەڵکە، لەگەڵ هاوڕێکانیانە، یان ئەو فرتوفێڵانەی کە جاری وا هەیە بەناو کەسی چاکیشەوە ڕوئەدا، کەسەکە فیتەر نییە خۆی کردووە بە فیتەر، ئەهلی ئەو ئیشە نییە هاتووە ئیشەکە لە چاکەکانی شتێکەدا. ئەمانەوێت ئەو فرتوفێڵانە بزانین کە لە خەڵکی ئەکرێت، ئەو ساختەکاریانە بزانین کە لێرەیە ڕوئەدات. چونکە زۆر جار ئێمە کە ئەچینە مەعرەزەوە بۆ نمونە پێشانگای ئۆتۆمبیل، هەتا کەسێک نەبین لەگەڵ خۆمانە متمانەمان نییە بەوەی کە ئەگەر قۆڵمان نەبڕن، ئەگەر دەستمان نەبڕن، ئەگەر فێڵمان لێ نەکەن، ئەگەر پارەی زیادمان لێ نەسەنن. بە هەمان شێوە لە فیتەریش ئاوایە. من بۆ خۆم ئەگەر بێمە شوێنێکی ئاوا چونکە لی نازانم، ئەبێ کەسێکم لەگەڵا بێ، ئەبێ شارەزایەکم لەگەڵا بێ. بەڕاستی بۆ هەتا ئێساکە ئەم مەفهومە هاتووە ئەگەر کەسێکی شارەزاد لەگەڵانە بێت لەوەیە قۆڵت ببڕن، لەوەیە ببیتە نێچیرێکی باش بۆ ئەو کەسانەی کە خراپەکارن لەم بوارەیە. ئێمە زۆر کەسمانەیە زۆر مەردانە، زۆر پیاوانە کاری خۆی ئەکا بە حەڵاڵی، بە ڕازگۆیانە، بە دڵسۆزانە، عیبێک هەبێ یەکسەر بە خاوەنەکەی ئەڵێ و سعرێکیش ئەگەر گران بێ یان هەرزان بێ نە زیادە خاتە سەری، نە ئەوەندە کەمیشە خاتە سەری هەتا تەسیر لە هاوڕەکانی تری نەکا. ئێمە ئەمانەوێت تاوتوی ئەم بابەتانە بکەین بەیەکەوە و سەرجەم ئەو چارەسەرانە لەگەڵ ئەم پیشەوەرە بەڕێزانەی کە لێرەیە بوونیان هەیە دابنین. پێشەوەی دەست پێ بکەم بە بەرنامەکە ئۆتۆمبیلێکیان هێنا، ئۆتۆمبیلەکە سەری بە یەکەوە نەمابوو، ینی زۆر تێکچوو بوو، دیار بوو وەرگەڕابوو. لەگەڵ کۆمەڵێک لەو بەڕێزانەیە قسەمانە کرد، ئەمانوت ئەم ئۆتۆمبیلەی کە ئێساکە هیچی بەسەر هیچەوە نەماوە،
لەوەیە دوایی چاک بکرێتەوە بهێنرێتە پێشانگای ئۆتۆمبیل لەوێ 100 سوێند و قورئانی لەسەر بخورێ کە ئەمە هیچی پێوە نییە یعنی هیچ پارچەیەکی پێوە نییە و بە سعری ئەوە بە تۆی بفرۆشێکە ئەمە کلینە بەڵام دوای ئەوەی کە ئەیبەی بۆ فەحس و بۆ ئەو شتانە ئەو کاتە دەرەکەوێکە تا چەندێ ڕازگۆ بووە لەگەڵتا کە ئەمە بەڕاستی لە ناو ئێمەیە بە تایبەت کەسەکە گەر موسڵمان بێ زۆر عیبە زۆر عیبە زۆر ناشرینە ناشارستانیە کەسەکە درۆ لەگەڵ بەرامبەر بکە لە پێناوی 2 دینار زیاتر ئێمە ئەمانەوێ ئەم دیاردانە نەکەم بکەینەوە ئەمانەوێ نەیهێڵین ئەمانەوێ بە یەکەوە هەوڵ بدەین ئەم جۆرە دیاردانە یعنی لە کۆمەڵگەیە زۆر کەم ببێتەوە چونکە ئێمە وەکو کورد بەوە ناسراوین کە کەسی سادەین کەسانێکی دیندارین لە خواترسین کەسانێکی دائیمەن دایک و باوکانمان وەها فێریان کردوین کە لە مناڵێەوە پەروەردەی جوانیان کردوین ئێمە کەسی بە زەمیر و بە ویژدانمان زۆر تایە نامانەوێ ئەو سوورەتە ئەو دیمەنە ئەو نیگارە لە بەرچاوی خەڵکی بەڕاستی ناشرین ببێ وەکو موسڵمانیش بەڕاستی هەر جوان نییە کەسەکە بڵێ من خوا ئاپەرستم سەردانی مزگەوت بکە لەگەڵ ئەوەشە قۆڵبڕ بێ لەگەڵ ئەوەشە دەستی خەڵکی ببڕێ بەڕاستی ئێمە نامانەوێت پەیامی خوای پەروەردگار تەنها لە ناو مزگەوتا بێ ئێستا من بۆیە وەکو مامۆسایەکی ئاینی هاتوومەتە سەر ئەم جادەیە ئەمەوێ پەیامی مزگەوت بگەێنمە دەرەوە بەڕاستی لەبەر ئەوە لەگەڵ مابن ئەچین بۆ لای برا پیشەوەرەکانمان هەتاکو چارەسەرێک بۆ سەرجەم ئەو کێشانەی کە لێرەیە ڕوئەدا بدۆزینەوە بە پێکەوە تەطبیقی بکەین فەرموو سڵاوی خۆی گەورەتان لێبێ مامۆستا ناوی بەڕێزت وەسا دڵشاد جەنابەت وەسا ڕزگار وەکو جەنابتان شارەزان چەند ساڵە لێ لەم ناوچەی پیشەسازی ئێوە ئیشەکەن من تقریبا 2000 لا ساڵی 83 بووم بە شاگردی کاک سەلاح ئافریقا لێرە بەڵێ لە 83 لێرە کارەکەیەوە لە مەنتیقەی سەنایە باشە ئیتر بە شاگردی دەوری ساڵی 1970 منەوە دوکانم دانا لە نەوەتەوە ینی لە نەوەتەوە تۆ جەنابەت وەستای ئەلێرە بەڵێ چەند ساڵەکە تقریبا 30 ساڵ زیاتر ئەگەر شاگردێکە حسابەکەی زۆرەکە باشە جەنابەت وەساجیان لە مودەی ئەم 32 ساڵە 33 ساڵەیە خەڵکیشی زۆرت بینیوە بەڵێ لە کەسی چاک لە کەسی خراپ زۆر جار ئەو کەسانی کە دێن بۆ لای جەنابتان وەکو فیتەرێک ئێوە حەز ناکەن مەعمەلە لەگەڵیان نابکەن یان لەسەر دڵتان قورسە ئەو کەسانە شوێن زیاتر وڵی تا ئێستا لەخوا بەزاوێ شتی خراپ ڕووی تێ نەکردی کەسی خراپ کەسێکیت مەعاشەکەی دواکەوێ مەزوریشە سارێکی چاکە کە مەعاش ئەڵێ فڵان ڕۆژ بۆ دێنم پارەکە نایهێنێ خو ئەویش یعنی کەسێکە کە زۆر بە قەرز هەمانە بە قەرز هەشمانە نەخت پارەکەی خۆی ئەیە بەڵام ئەگەر مەعاشەکە لە وەختی خۆیان بدرێ بازارەکە ژەجوڵێتەوە بەڵام جاری وە مانگونیوە مەعاش نادرێ بازاریش ئەوەی لێ ئێستا ئەم بەبانی ئەم دۆلارەوە فترەی پێیسە بازار زۆر باش بوو ئەم دۆلارە ئەوای لێ هاو ئەو بازارەکەی فەرم خۆتان بیبێت باشە مامۆسایان جەنابتان بیرتان لەوە کردوێتەوە کە ئیشی ئێوە نەکەر ئەمیشە هەموو ئیشێک هەر لە دینی شاباز کراوە گەر بێت و بە دڵسۆزیەوە ئەنجام بدرێ ڕێک عیبادەتە یعنی وەگەەوە بێکە لە ناو نوێژابی دنیا ئەوە نانێ خۆتی بۆ ڕوڕەشکەی بۆ پارە تۆ مناڵە هەیە پارێ حرام دەخوادی مناڵەکانە تۆ پێت وایە زۆرێک هەبێ لێرە ئەو بیرۆکەی هەبێ ئاوی بکاتەوە بەش بە حاڵی خۆم من باسی خۆمەکە وەڵا ئەگە خوای گەورە ئاگای لێیە ئەوە دراوسەکانیشمانە زانن دیناری حرام ئیشەڵا نابێت بە حیاتی چەنەعات لەخوانەی بەرە ماڵی خۆم دیوە ناچم خۆمی بە گوناهبارکەم بۆ مناڵ ئەم بیرۆکەیە زۆر زەرورە لە لای هەموو پیشەوەریەکە بێ ینی لەبەر خاتری پارە لەبەر خاتری ماڵی دنیا من بێم کارێک بکەم دڵسۆزیتیانە بێ کارێک بکەم فرتوفێڵی تیا بێ ئەمە زۆر دڵسۆزیەکە فکرێکی جوانە لای خەڵک هەبێ تۆ ئیشەکەی
ئیشەکە ئەیکەیتەوە ئەیبەستیتەوە بەڵام ئەم ڕۆشتەکەش عادیە جاریوا پارچێک گەبەستی 2 مانگ باشەوە ساژیان دێمە لای جەناب ئەو بابەتە بەزەمەوێ ئەو پرسیارە لە وەسا دڵشاد وانە باشم وت وەساجیان جەنابەت جارێ چەند ساڵە لێرە کارەکەی بسم الله الرحمن الرحیم من لە 99 لێرە ماشاءالله یعنی چەند ساڵ تقریبا ئیشەکەم لەن 26 ساڵ 27 تقریبا 23 ساڵ بەڵێت لەو کاتەوە لەم دوکانە ئیشەکەین و خەریکی کار و کەسابەتی خۆمانی هیچ کەست بیستووە لە بنەڕەتا فیتەر نەبێ و خۆی کردی بە بە فیتەر هەیە زۆر هەیە تر خۆ لە هەموو بوارێکە لە هەموو شەکەوانە هەیە باشە ئەو کەسانە بۆ واکرد کە لی نازانێ بۆ خۆی بۆ دەسی داوەتە فیتەری حەزی تر حەزی تر کابرات و بۆ نمونە کار و کەسابەتێکی تری هەبووە دایناوە دوکانێکی فیتەری داناوە بۆ خۆی ئیشەکە بەڕای جەنابەت هۆکار چییە مەسەلەن خێری زۆرەتایە یان ئەو کەسە بۆ هەموو ئیشێک خێری هەیە تۆ ئەگەر ئیش بکەیت بە پاکی ئیش بکەیت خێری کەمە ئەگەر ئیشیش بە فتوفێڵ بکەیت باشە زەرەری ئەو جۆرە کەسانە چییە؟ زەرەکەی ئیشەکەی من و ئەم پیا عیبارەکە ئیشەکەی ئەو پیاوی تر عیبارەکە تۆ ئیشێکی پاکەکە ئیشێکی جوانەکەی ڕۆژانە پارێکی حەڵال کەسابەتێکی حەڵاڵە بێتەوە بە ناو ماڵ و مناڵەکەی خۆت بە سەیری ئەوەکەیت ئەو لە لای ترۆکانایی من ناشرینەکانای ئەم پیاوە ناشرینەکات بۆ نمونە ئەچێت لای بایعەکە شتێکی عادیە با بە عەسڵی ناڵێن ئێمە هەیە کەمە بەڵام بەزیتر بەشی خۆشی ئەوەش هەر ئەبێت بەڵام بەس کەمە ئێستا پێش لە هەموو ئیش و کارێکە لە هەموو بوارێکە ئەم ئیشە هەر بوو پێش جەنابتان پیشەوەرێک لەو پێشەوە گلەیی ئەوەی هەبوو ئەیوت دائیمەن ئەو جۆرە کەسانە لە ئێمە دەوڵەمەندترن ئەخر خۆی دەوڵە عەرزم کردی فکرەیە لە لای خەڵک ینی حەزەکەم بەڕاستی ڕاست ببێتەوە ئەویش ئەوەیە دەوڵەمەند بوون تەنها دەوڵەمەند بوون مەبەستمان تەنها دەوڵەمەند بوون نییە یعنی لە ئیشکردنا دەوڵەمەند بوون بە حەڵاڵی کە خوای گەورە بیدا کارێکی زۆر پیرۆز و جوانە بەڵام ئەم کەسە کە بە حەڵاڵی خوای پەروەردگار پێی داوە قەناعەتی پێی هەیە و ئەم کەسەش لە ڕێی ترەوە ئیتر فرت و فێڵە دزیە هەر شتێکە دوو لە ڕووی بەڕێستان دەوڵەمە نەبێ بەڵام لە لای خەڵک کامیان سەنجی زیاترە ئەوەی کە ئیشی حەڵاڵە لە لای خوا کامیان باشترەوە ئەوەی کە بە حەڵاڵ پێی کردووە ڕزق لەسەر خوایە ئەیتر تۆ بێت خوای گەورە ئەبێ ڕزقەکەەوە باکە کە تۆ هێناوەتە دنیا الرزق على الله بەڵام ئێمە قەناعەتمان نییە باشە خەڵکەکە قەناعەتی نەماوە ینی جەنابەت وا بۆیەکی کە قەناعەت نەماوە بۆیە ئەم کەسە پیشەی خۆیە گۆڕی چۆن قەناعەت نەماوە خۆیەدا لە کارێکە لی نازانێ قەناعەت نەما کابرا ڕسی ئەچێتە مارە سارا کرۆ سارا فرۆشێ یەتە بازارشی کا ئافرۆشەس یە دوکانی فیتەری دان یا دوکانی بایعی دانێ 50 ئیشەکە خوای گەورە ڕزقت ئەیە ئەیتە تۆ وەرە دەرەوە لە تۆ هەرەکەت و لە بریش بەرەکەت خوای گەورە خۆی وا فەرمێ بەڵام ئەمڕۆ قەناعەتەکە نەماوە ینی تەنانەت بابەتی قەناعەت واد لێ ئەکا بەرەو حرامیش بڕۆی خۆی کە قەناعەت نەماتە بەرەو حرامە ڕۆی چاکە تەماحەکە و زیاکە وەسا لەم ناوچەی پیشەسازی سلێمانیە زیاتر ئەو فرت و فێڵانەی کە ئەکرێ لە خەڵک کەسەکە فیتەر نییە بە ناوی فیتەرەوە دێ ئەوێ خۆی دەوڵەمەندکە ڕۆژێک زووتر خۆی دەوڵەمەندکە پەنا بۆ کۆمەڵێک کارەبا یەکێ لەوانە بۆ نمونە گرانی سعری ئەو شتومەکانەیە کە ئەیفرۆشێ ینی من پێشەوەی بێمە لای جەنابتان لەگەڵ کەسێکی ترا قسەم کرد حەزی ناکرد بۆ کامیرە دەرچێ بەڵام ئەیوت معقول نییە لێرە لە دوکانی وا هەیە باسی شتێکی کرد بەڕاستی بیرم نەماوە بە 15,000 دینارە لە شوێنی تر بە 5,000 دینارە ئەم دوکان بۆ دوکان فەرقەکە وەرە لەم دوکانە مەسەرەن بوشێک بە 5,000 شتە شوێنیشکە لە بە 10,000 ئەمە سعرەکان مەحدود نییە هەچ کەس و بە ویژدانی خۆی جاران لە زمانی سەدام حوسێنە کەس بۆی نەبوو دینارێ زیاتر وەرگێ باشە ئەو کات باشتر بوویان ئێستا کات زۆر باشتر بوو ئەو وەختە لە بەڕای جەنابەت ئەگەر ڕقابە هەبوو ئێستا چکە لە بازاری ئازاد بۆ خۆیەتی ئێستا بازاری ئازادە هەچ کەس بۆ خۆی فرۆش ئەوە تا چەندێ تەسیری لە ئێوە کردووە ئەزانی چۆنە ئێمەش تاوان بار دەرەچین لەوەیە مەسەرەن تۆ سیارەکە و بەجێڵی لای من ئەڵێ کاکە جان ئەو سارێ چی هەیە بۆم کە شتەکانم بۆ بێنە و بۆم بەستە بەڵێ باش کابراچێ بۆ دایرەویێتەوە ئەچم لەو دوکانە شتی بۆێنم تاقمێ ڕۆتی وێنم ئەوە لە 30,000
بەهانی خۆی لە بازار سەوا کاڵە 25,000 20,000 بۆ تۆش دەری نایەنێ. نا هەر من عیبارە بم ڕاستە. ئەرە وەڵا بەساکە زیایی لێ سندوو لەوە شالێ خواردم یان نازانێ باە ئەکە ویژدانینیە کاکە ڕاستە. جاری وا هەبووە دوکانارێک کە شتومەکەی بە گران ئەفرۆشێ لەبەرەوەی ئەوەی تەنیشتی کەسی ساغا منافەسە کەسی خۆتان ئاسایی کەسی باشە بە سعرێکی کەمێک زیاتر ئەیدا بەڵام بە معقول ئەمەی تر لێ عاجز بووە. یعنی ئەمە لەسەر ناحەقیە ئەوێ قۆڵی خەڵک ببڕێ کەچی لەو عاجز بووە بۆ تۆ بازاری منت نەهێشتووە ئەڵێ تا خاوەن ماڵ دزیگرت دوکاندارمان هەیە ئەچی بووشەجی لا ئەکڕی ئەڵی کاکە ئەوڵێ بە 10,000 باشە لای فلان کەس بە 8,000 لە ڕقی ئەوڵێ بە 5,000 بیبە ئەوەشمان هەیە یعنی ئەو ڕق بەڕقەیە هەیە بەڕقە هەیە بڵێ لای فلان کەس ئەڵێ بڕۆ بە 5,000 بیبە احتیمال لە 1,000-2,000 لە خۆی بە ئەڵێ بەس نەچتەلایەوە. باشە من وەسا من بیرم لە شتێک کردەوە عفۆن لێرە ئەگەر بێت و وەکو خەیاڵ بیری لێ بکەینەوە تەنها جەنابت لەم شوێنەیە بیت ئەم شوێنە یەک فیتەری تری لێ نەبێت تەنها جەنابت بیت ئەزانی سلبیاتی زۆرە يعني المرء كثير بإخوانه إنسان بهاوبيشي خوي ببراي خوي بهاوري خوي زورة يعني إما قبير بكينوت هر أم دوكانا لقل دوكاني شي ترى شنيك آلوغور يعني يارمتيداني يكتريان هي دي أجر بتنهابه جاري واي سلبياتك زورة يعني أو كاتب سلبياتك فرقك أو كاتبون من أجر من أرخوم بم بەخۆم ناکرێت بوون من 4 پیاکە 4 شاگردیکە 4ێکە حازرکەم لەگەڵ خۆم بەڵام بەزار بۆ ئیزافی و قسەی کاکرزگار ڕاستەکە ئێستا بۆ نونم کابرای سارێک داهێنێت ئالێرە ئاڵێ بۆم چاکە ئەڕوا بەجێڵێ من ێساوام لە هاتوڵم دایمن خۆ بچۆ ئەشیاکەم بۆ بێنە و ئەنجامنیشە بۆ ئەوی تۆ تاوانبار نەکات تاوانبار نەبم چونکە بۆ مەهمووی بایع لەم منتیقە سەنایە ئێمە بە هەر نەڵین بایعەکان خراپ ئێمە فیتەرەکانیش خراپە خۆمان خراپن جاری وای نەخێنە سەر زەلان لە هەموو لایەکە هەیە لە هەموو شوێنێکە باش و خراپە ئەڵم کاکە خوب چۆ بیهێنە مەوادەکە هەموو نوعێکی هەیە عەسڵی هەیە عادی هەیە خراپتر هەیە باشتر هەیە دەردی کاکرزگار فەرمووی لە هەموو بایعەکانە منافەسە هەیە لای ئەم بە 5,000 لای بە 7,000 کرد زۆر کات ئێمە تووشی و کێشەیە زۆربەی کات ئێمە جاری وا هەیە لەگەڵ براسایقەکانە برا شۆفێرەکانە تووشێم کێشەیە بووین ئەڵێ لەم دوکانەی لای کە تۆ منێ ناردووە بە 7,000 یاریمەتی بۆ نمونە لە فڵان دوکان هەر سەر و خۆی دی بە 5,000 ئەوە ئەزانێت تۆ لێرە ئەم 2,000 بۆ تۆ هیچ ڕەبتە نییە ئەو کەسە لەلایەکەوە نابێ ناحەقی بگرین چونکە ئەوەنەی نسبە بینیوە ئەوەنەی بینیوە بۆ نمونە لە لای پزیشکەکانە هەمووی بۆتە نسبە لە هەموو شوێنەکان نسبە هەیە جاری وا هەیە باشەکانی شادراوەتەوە خۆی نسبێ هەیە بەڵام بەس من ئەوە ئەڵێم من وەکو خۆم لەوە ئەچێ زۆر لە ناو پیشەوەرەکانی تریشە کەم لە ناو ئەم پیشان بیشە هەبێت زۆر بەکەمی هەیە لێرە نییە من تاسان شتیوام نەبیستوە جەنابەت باسی منافەسەت کرد ئێمە دوو جۆر منافەسەمان هەیە منافەسەیەکی شەریفانە و منافەسەیەکی ناشەریفانە حتا لە قورئانە خوای گەورە باسی ئەو منافەسە شەریفانەی کردووە لەسەر کاری چاک منافەسە بکەن بەڵێ زۆر چاکە هەتا بتوانین لەسەر کاری خێر کاری چاک نیەتی باش دڵسۆزی یعنی ئیشی پاک دەستڕەنجینی بە یەکەوە کە منافەسەیە بکەین زۆر گرنگە بۆ چونکە مەبەستەکە بەهەشتە بەڵام منافەسەیەکی ناشەریفانەشمانەیە لەگەڵ یەکتریا ئیتر ئەو حەسوودیە بەرهەمەکەیەتی ڕق و چینە بەرهەمەکەیەتی جا منەمەوێت ئەو منافەسەیە کە لەم جۆرە پیشانەیە هەیە بگۆڕدرێ بۆ منافەسەیەکی شەریفانە یعنی بۆ نمونە منە تا ئێستا فیتەر نەبووم دەسم داوەتە فیتەر تازە ئەوە بووە بە ئیشم ئیتر ئەگەر بە خراپ بێ یا باش بێ ئەوە ئیشمە بۆ لە ئیسەوە بیر نەکەمەوە خۆم پەرە پێ بدەم وەکو فلان وەکو وەستا دڵشاد وەکو مامۆستا ناوتە بیرەوە وەکو وەستا ڕزگار ئاوا دەستڕەنگین بم بتوانم خۆم پەرە پێ بدەم ئەوەش ئەبێ بۆ نمونە تۆ ئەمڕۆ ئیشەکەی ئەتە ئیشێکی حەڵاڵ و جوان ئەمڕۆ سیارەکە زۆر باش لەوچی هەزاران سنتەرمان نەبێ هەزاران شوێنمان نەبێ کابرا هاتووە سنتەرێکی داناوە دەستی خۆش بێ منم سنتەرم داناوە من خۆم ئیشەکەی من فیتەریە ئەخساسم فیتەری ئەم پیاوە ئیشی پێش ئەم پیاوە ڕۆنگۆڕ من یە نابە لەم سنتەرە هەموویم کۆ کردوت جوانە هەموویم کۆ کردوێتەوە نایڵم چێتە شوێنێکی تر باشە قسەی خۆتت لەبیر بێ تا چەنێ ئەم کارەی جەنابتان پێویستی بە خولە کەسەکە خول ببینێ
ئەو جا ئیجازەی پێ بدرێ ئەم کارە فەرقی زۆرە چونکە خول فەرقی ئێوە زۆرە. جەنابتان پەیوەندی ڕاستە و خۆتانەیە لەگەڵ سیارەیە بەڵێ ئەو سیارەیە دوایی ناچێتەوە بۆ مرور هەتا فەحسی کا بزانێ ئەم سیارەیە چۆن نییە سەلامەتی تایەتیان نیە جاری وا هەبووە سیارەکە وەرگەڕاوە لە بەرەوەی باش چاک نەکراوەتەوە دروستە منیش وام زانیوە چاک کراوەتەوە ینی دروستە جا ئەمە پێویستی بە خول هەیە یان نا خول جیاواز وەکو ئەکادیمی وەریگرین خول جیاوازە ئێستا ئەمە ئەگەر ڕوومان لە حکوومەتی خۆمەزراوە بێ ئەمە وەکو فکرەیە وەکو بیرۆکەیە ئەجینا خۆی ئێستا ئەوەی کە لە مناڵیەوە فێرە بێ ئێستا مناڵ بوو لە جەنابتان بە تەجربە فێری بوون باڵێ سیان من بە عیلمیان بە فێر بووم باشە ئەی ئەو کەسەی کە لە پەیمانگا فێر ئەبێت ئەوەی لە پەیمانگا بە شێوەیەکی ئەکادیمی فێرە بێت فێری ئەم کارا بێت ئێوە فەرقتان چی لەگەڵ ئەوە ئەوەی کە ئەکادیمی بێ بڵین مامۆساژی مەسەرەن بڵین لە سەناعە بەڵێ ئەبێ خۆی ئەم ئیشەی کرد بێ وەکو پراکتیک تەطبیق ئەبێ خۆی تەطبیقی کرد بێ خۆی ئیشەکەی فێر بوو بێ هەموو شتێ عیلمیان فێر بوو بێ اینجا ئەتوانێت دەرز بڵێتەوە بەڵام مامۆساکانیش کە دەرئەچن لە زانکۆکانیانە ئەم ئیشانە ناکەن ئەوی ژەر بە نووسین و بە خوێندنەوەی ئینەکە ینی بەس لایەنە عەمەلی نایکە بەس بە نەزەری بە عەمەلی نایکە ئیستا ئیشەکەی مە عەمەلیە قەینا خوێنەوارێکەمان وان نییە بڵێن شادێکی بەرزمان هەبێ بەڵام لە بازە ئیسە لەوەی کە جەنابە فەرمووی وارمەنە بێ ئینگلیزی بزانی کارەبایی ئەمڕۆ هەمووی عەقڵە ئینگلیزی بزانی خوێنەوارێکی چاکەیە بێ ئەتوانی دەینیگە بەڵام ئەم نیشانەی ئێمە خوێنەواری ناوێت کۆنەکەی ئەیکەیتەوە تاعەتەکەی ئەی نەفسە لێ بەسیتەوە ئیشی جەنابتان بە تەحدید چییە؟ ئیشی پێش بوشە بۆڵتە ڕۆتە دەبڵە تەبەڵەیە ئەو شتانێ کاک دەشاد ئیشی کلاجە عینەیە مەچینەیە جێڕە ئەکسراوانە باشە جەنابتان وەکو ئەزمون هیچ کاتێک لە ماڵەوە تەماشای یوتیوبتان کردووە خولتان بینیوە من شەوانەدا ئەنیشم بە دیاری یوتیوبەوە بە خەزەی ئیشەکەی خۆم بۆ ئیشەکەی خۆت بۆ ئیشەکەی خۆم دەبڵ چۆن هەڵەوە شوێن ئەوە چۆنە بازێ جار ئەوەی ئێمایکەین ئەوەی ئێمە باشترە لەوەی ئەوان بازێ جاریش ئەوان شکەش ئەشیاکەیان هەیە وەسائیلەکە و هەبوو ئیش زۆر ئاسانە ئێمە لەم بینە ئێستاش خاڵە ئینی تەریماتەکەین ئێستاش بوش بازە بوش هەیە دەست ناکە ئەیکەی بە هەولێری ئەم بوشە کەتانەکان بۆ ئێوە جگەلەوە چی وەکو ئەسلی دائنن هەموو شتێک دەبڵە بۆڵتە بوشە ڕۆتە تەبەڵێ ئەوانە باشە ئەو بابەتانەی کە باسیەکەی بەڵێ وەکو ئۆرجینال وەکو ئەسڵ لەم سلێمانیە یان لە عێراقا دەسەکەوێ من زۆر بیستومە ئەم قسەیەم بیستووە کە بە منی وتووە ئەم بابەتە لە عێراقا بۆی مەگەڕێ ئیلا دەرەجە دوو دەسەکەوێت قوربان دەرەجە دووە لەبەرەوەی ئەو شەریکەی کە ئەو شتە دروستەکە لەو سیارەی ئەبەستێتەوە جاریشکە دروستی ناکاتەوە بەس لەو سیارەی ئەبەستێ دەرەجە دووە خاتە بازارەوە ئەیکە ئەگە زۆر شەریکە بێ 10 ساڵ بڕوا بزە ئەو شەریکێش سەرپیاتی یعنی ئەم لە پێناوی خۆیان دەرەجە دووە خاتە بازارەوە خۆی هەموو شتێ ئەسلی هێ و عادیشی ئێستا بۆ نمونە ڕاستە لە شتی دەرەجە دوو هەیە و لە ئیشەکەی منالۆتی دەرەجەیەکە بێ لەوەی کاگرزگارە فەرقی لۆتێ دەبڵێکی ئەسلی نەبێت فیتەرەکان بەڵام بەس لە بانسا شتی باش فیتەرەکان بە خەڵکەکە ئەڵێن ئەم بابەتە ئەسلیە عادیە ئەخۆ لە سەعرا فەرقی هەیە لە بارە لە کوالێتا هیچ کاتێک بووە بە سعری ئەسلی پێی بدا بەڵام ئەسلی نەبووە بە دەگمەن شتی وا بوو تۆ خۆت وجدانە قبوڵی بێت چاکە بەڵام بەس بە دەگمەن شتی وایە بە دەگمەن تۆ ئێستا خۆت بیبینی ئێستا من چەند ساڵە ئیشمە سێری و بانسەکە مەزام ئەسڵیان ناسێ و عین و کلاجەکە مەزام ئەسڵیاننا ئەو بستوانە ئەو ڕینە جا لەسەر قسەی جەنابە کاڵی شەوانە دانیشن بە دیارە مە شەوانە زۆر دانیشی زۆر بە دوواداچوون بۆ پیشەکەی خۆت لە ڕووی ئەکادیمی و عیلمەوە زۆر گرنگە سەیری موادی ئەوام بکە کە ئیشی پێەکەن سەیری خۆمانەکە ئێمە سە نەگەشتنێتە بۆچی بۆ ئێڵتی و دەماچ و کارەوەشتیوان جۆر نیە فەرقی زۆرە ساو دەمانچەی وان هەیە زۆر بە هەرزانانی بە کوالێتێکی باش دەسەکەوت دە لێرەوە ئەو دەمانچەیە نییە ئەو شتە نییە ئەو بابەتی تۆ ئێستا داوای چەند پارچەم کردووە بۆ بە ڕێزی تۆ وتووە لەم پەیجیا ئەمە تۆ ئینگلیزی ئەزانی بێ زەحمەت ئەم شتم بۆ داوات ئەڵێ ئەم شتە ناگاتە لای تۆ چونکە بۆ لە وڵاتێکە ئەگەر بێ بگاتە لای تۆ من داوای بۆ نمونە دەمانچەیەکم کرد
کە زۆر بە قەوت بوو بە برادێکم وت لەگەڵ یەک دوو قەپیزڕین هەیە بۆ بستۆن دابەزانن نزیکەی دەوەرەقە ئەکەوتە گەشتە دەسی یعنی سعرەکەی زۆر قورسە نایەت ئیتر ئەوە خۆی کێشەکان ئەوەیە هیچ کات ڕێگری کراوە لەو بابەتانی کە ئێوە داواتان کردووە لە دەرەوەی وڵات ئەسا بڕۆگە پارەی پێی بڕۆ مهمترین شتێنی بەڵام گرانە گرانە کاکە ئیسا من دەمانچێت پێ شوارەکەی پێنام ئەسم 800,000 پێم ئەلەم قەینا با ساڵێ بڕوە باش ئەوە کرێش شەریکەس بۆ نمونە کۆمپانیایە یەکێک بیا بڵێ ئەمە ئێمە ئەین باشە بە قیز بۆن و بە ماگانەت و ئەم پارچانە بەر ئەم شتانە بەر نەشتی باشێ ئێستا شتی باشێ بەڵام بەس زۆر بە گرانەکەوێتە لای ئێمە و زۆر بەکەن مامۆساوەکو وتەی کۆتایی جەنابەت لە ماوەی یەک خولەکە ئەگەر بتوانی گلەیەکەت بگەێنی و چارەسەرەکەشی و داواکاریەکەش بکەیت وڵای گلەیەکە ئەوەیە هیوادارین هەموو شتێکی باش باتە وڵاتە یعنی با بەرپرسان شوێنە دانێن وەکو خۆت ئەفەرموویت ئەکادیمی بێت ئیشی تیاپیشەکانی خۆتەڵی بە هاوپیش وڵا هەڕێزمێ بۆیان ئیشی جوانکەن ئیشی پاک بن با ئەگەر ناومان ناشرین بوو بێ با جوانیکەینەوە با ناومان نەزڕە لە ناو شوێنە نابڵێن فیتەرەکان وایان کرد کاک ڕزگار جەنابەت ینی وەکو بڵێن هەوەی کە باشەکانە لێرە دەربخرێ نەوەکو خراپ زاڵ بێ بەسەر ئێستا بۆ نمونە من ئەگەر بێت و پرسیار لە من بکەی بڵێ مامۆستا بەتەنیا ئەتوانی بچیتە ناو پێشانگای ئۆتۆمبیلەوە ئەڵم نەوەڵات چکە لی نازانمەوە تەمینیش نیم لە خۆم کە قۆڵم نەبڕن پەیامت چییە وەکو وتەی کۆتایی من باسی مەتیقی سەناعی خۆمەکەم لە بوارەکەی خۆما باوەڕ ناکەم کەسی خراپی تیابێت هەمووی عەلە بابەڵای و هاتوو کاسبێکە و ماڵە مناڵی هەیە بە خێویەکە و خزمەتێکە خواخوایەتی دوعانی دەستکەوی هەرە بچێتەوە ناو ماڵە مناڵی خۆی ئیتر منافەسەش ئەوە شتێکی ئەتیادیە بەڵام خەزەی بەخەسەکە شەریفانە بێن شەریفان وڵی خراپ نییە وڵی خەڵکی خراپی تیانێ باوەڕ ناکەم دوعای خێرتان بۆکەین فەرموو عەفوان ڕۆژێکیان ئێوارە بوو درەنگ بوو لەسەر قسەی جەنابە با ئێمە هەر نەڵین پیشەوەرگانیان بایعەکانیان شتەکان بەڕێزێک هاو کرۆلایەکی پێبوو دایکێکی نەخۆش لەگەڵا بوو دیار چای عەمەلیات کرد بوو ئافرەتێکیش لە دواوە لەگەڵیا هاوین بوو زۆر پاڕایەوە ئیشێکی بۆ بکەین فیلپەمپی سوتا بوو من ئەل یارمەتی و برادەرەمەیە ئەو برادەوتی بۆ ناکەم ئەو کوڕێتەوتی بۆ ناوتم بیخەبەرە دوکانەی من لەبەر خاتری خۆی گەورە بۆتەکەم لەبەر خاتری خوا بۆتەکەم دوایەوە وتی لای کێ چاکیکەم وەستا ڕۆزمانەیە لەو دیشی فیلپەمپەکە وتم بیوە بۆ لای ئەو دایکی خوشەکەی لێ دانیشتن و خزمەتم کردن فیلپەمپەکەی هێنایە بۆم بەست و ڕۆی بەس کابرا تۆزە شبرزی پێوە دیار بوو دوای تۆزێکی پێچوو ئەو برادەر تەلەفۆنی دیکاکە و پارەی بۆ وەرگرتم وتم پارەی چی وتی ئەو فیلپەمپە بردوێت ویدەی پارەکەیم بۆ سادڵشە وڵی نایناس هەر نەشم زانیوە چی من کە ئیشەکەم بۆ کردووە ئەوڵی دەغەش پێم وتۆ لەبەر خادری خۆی گەورە بۆتەکەم من پارەشە لێ وەرناگرم مادام ئێوارێ ئەو دایگە و لەگەڵایە و لە عملیات تۆ چاکەت کردووە بەرامبەری ئەو خراپەی کردووە هەر نەڵین بایعەکانە بۆ خەتای فیتەرەکانە برایانی شۆفێر من بۆ یەکەم پرسیارم ئەوە بوو ینی جاری وا هەیە خەڵکێک دێ بۆ لای تۆ حەزت بە معاملەی نییە یان جاری وا هەیە خەڵکەکە خۆی خەلەلەکە لە خۆیایەتی جاری وا هەیە ئەوەی وا قۆڵی خەڵکەکە ئەبڕێ ئەو کەسەیە کە سیارەکەی هێناوە وەکەوەی جەناب سیا باست کرد خۆیسە هەمانیان بۆ نمونە من کەسم لای لە مناڵ و ئیشی بۆ ئەەکەم داوای ئەو دوکانە بکە بڵێ بچۆ بۆم بێنە منەچم بووێن ئەو نەسیقەی هەیە زەلامیشمان هەیە هەر لای خۆمان زانی زۆر گرنگە ئەو سیقەیە لە دەست نەدرێت خواخوامەوە نێ دەبەر دوکانەکەم خواخوا من نێ دەبەر دوکانەکەم ئیشیشی بۆ بکە ئێمە زۆر سپاسی جەنابتانەکەین کاک دڵشاد کاک ڕزگار سپاسانەکەین خۆی گەورە موفقتان بکە بۆ کاری چاکتر کاری باشتر ئێمە بەڕێزان ئەمڕۆ لە ناوچەی پیشەسازی شاری سلێمانیە هەوڵماندا ئەو ڕاستیە بخەینە ڕووکە هەموو کارێک ئەگەر بمانەوێ بە نیەتێکی چاکەوە بیکەین بە دڵسۆزیەوە بە دەستپاچیەوە ئەنجامی بدەین ئەکرێ ببێ بە عیبادەت وەکو ئەوەی کە چۆن نوێژەکەی ئەو کارش عیبادەت بێ عمل عیبادەتە کە لە شەرع زۆر باس کراوە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێک بە حەڵاڵی لوقمەیەک پیا بکە بۆ ماڵ و مناڵەکەی سەربەرزانە بیانژێنێ ئەو کەسە لە عیبادەتایە ئەو کەسە سەدەقەی بۆ نووسرێ دەیکا کە من بۆ ئێسا کە ئاوانە بم یان ئەو منافەسەیی کە لە بینمانە ڕوئەدا با منافەسەیەکی شەریفانە بێ سەرجەم ئەو خاڵانەی کە نەرێنین دیاریمانە کردن و چارەسەرمان بۆ دۆزیەوە
بتوانین لەمە و دووە ئەم قسانە بکەین بە عەمەلی بە کردار بیسەلمێنین کە ئێمە کۆمەڵگاکەمان کەسی چاکی پێقبوڵە کەسی نانەجیبی ناوێت بە یەکەوە ناوبڕێک و ئەگەڕێنە وڵاتە. دووبارە سڵاوی خی گەورەتان لەبێ بەڕێزان خۆشەویستان. ئێستا ئێمە لە ناوچەی پیشەسازی شاری سلێمانیا هەرماوین، بەڵام هاتوینێتە لای کۆمەڵێ بەڕێزی تر ئەمانەوێت ئەو بابەتانەی کە باسمان کرد زیاتر گفتوگۆی لەسەر بکەین و بزانین لای ئەم بەڕێزانە کە لێرە کاری تاخم پێش و بڵین جامچی و ئەو بابەتانە ئەکەن سەرجەم ئەو کێشانەی کە باسمان کرد لێرەیە چۆنە و چارەسەری لە نەزەری ئەمانەوە چییە؟ لەگەڵ ما بن فەرموو. سلام علیکم. باشن برایەن، ئەحواڵتان باشە؟ جەنابەت ناوت چی بوو؟ ئاوارە. کاک ئاوارە. مامۆستا کاک دڵشادی جان. کاک دڵشاد؟ دڵشاد بڵێ. کاک دڵشاد. خۆشحاڵ بوو. جەنابتان کاک فەرهاد. کاک عەباس. کاک عەباس. زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ بە بینینی جەنابتان. پێم وا بێرێرە پێش چیت جەنابەت؟ بەڵێ من دوکانی پێشمێ بەڵێ. زیاتر ئیشەکەت تاخم پێش و بەڵێ تەقەوڕەکەی سیارە و بڵانس و میزانی و ئەم شتانەیە. کاک دڵشادیش جام چییە؟ جامی سیارە بڵێ. ینی ئەم جامانە هەمووی ئیشی جەنابتە. بەڵێ. ئێتر جام بشکێ، جام بڵێ دەریەکەن دایانینەوە مەکینەی جام خفری دەرگا. ئەم برادرانە؟ عەشای سیارەمەیە. ئەشیای سیارە. لێرە ئیشەکە بەڵێ. مامۆسا جەنابێت وەکو ئەم کاری کە ئێستا هەتا. بەڵێ. ئەگەر ئەم مایکەم لێ بگری؟ بەڵێ. چەند ساڵە لێرە کارەکەی؟ بەڵایی من تقریباً 13 ساڵەتر نامیشەیە. 13 ساڵ بۆ 14 ساڵەچێت. ینی لە 2002 و 2009. بەڵێ پێشتریش بەڵێ ئەو منتیقەیە بەڵێ. هەر بە وەستایی دەست پێی کردیان یەکەم جار شاگرد؟ نا یەکەم جار 7 ساڵ شاگرد بووم لای وەسایە. باشە. دوای ئەوە ئەیتر دوکانم جا کرد و دوکانم بۆ خۆمدانە. باشە. ئەم کارەی کە جەنابەت ئێستا هەتا. بەڵێ. طبعاً وەکو پێشەچی ئەمەوێ ئەوە باس بکەین لە دینیشا ئەو بابەتە هەیە کەسەکە ئەگەر بە دڵسۆزیەوە کارێک بکە نیەتی باش بێ و نیەتی پیاکردنی پارەی حەڵال بێ ئەو کارا بێ بە عیبادەت بووی. بەتاکید. ئەوە پێغەمبەری خوا فەرمێر کەسێک ماڵ و مناڵەکەی بەسەر بەرزانە بژێنێ لوقمەی حەڵاڵیان بداتێ ئەو کەسە سەدەقەی بۆ نووسرێ ینی وەگە وایە لە عیبادەتێکا بێ. ئینشاڵڵا ئێمەش بەو نیەتەوە ئەو کارانە ئەنجام بدەین بۆی کە هەر ئێمە هەر ئیشەکەکەین بۆی بە عیبادەتیش بۆمە حساب بێت. ئینشاڵڵا. جەنابەت وەکو پێشچیەک کۆمەڵە کەسێکی زۆر دێت ڕۆژانە سەردانتەکە. بەڵێ. ئەو کەسەی کە حەز ناکەی مامەڵەی لەگەڵا بکەی مواسەفاتی چییە؟ یان تووشی چ جۆرە کەسێک بوویتە تا ئێستا خاوەنی سیارە کە هاتووە بۆلات مامەڵەی ناخۆش بۆ لەگەڵتا چۆن بووە؟ ئەگەر وەکو گلەیەک بیگەێنی ئەمەش بتوانین چارەسەرێکی بکەین بڵێ کاکەیتر بەسە با ئەم دیاردەیە نەمێنێ لەگەڵ ئەم بەڕێزانەیە. بەڵێ زانی چۆنە ئەو زەلامانە کێن مەعامەلەیان ناخۆشە کابرایە داواشێکی زۆر باشەکات کوالەتی باش بێت باشە داوات بۆ تاکنی واسە گۆڕم بۆ سیارەیە باش ئەڵێ شتێکی زۆر باشم بۆ بخەرە سەر ئەم سیارەیە کەزیک و کێشەم بۆ دروست نکات باشە ئیسۆپی ڕەگ نەبێت و لە هەمان کاتیشا ئێوێ شتەکەش هەرزان بێت تێگەی لە من یعنی چۆنی بۆ نەشتی باش ئێستا ئێمە تاکمەبانز هەیە جۆری باش 35,000ەکەوێ باشە ئەوە ئێوێ ئەو شتە باشە بە 10,000-15,000 دەستی بکەڵی کاکە ئەمە هەیە بە 15,000 خۆ من ئەس گۆڕینم لەسەرە باشە بەڵام دوای کە شتەکە عادی بێ خۆی ئەیهێنە پاری پێدا دوای یەک لە یەکە لە من ئەکات ئەڵێ ئەمە بۆ بەست تێگەی ئەو ئەشاکە لە شوێنە ترەکڕێ من بەس بۆی ئەبەستم ئەم پارەی باشی ئامادە نییە پارەی باشی پێ بدات و ئامادە دوایی شتەکەی کە خەلەلی هەبوو بەڵێ یعنی ئەمە مامەڵێکی ناخۆشە لەگەڵتا زۆر ناخۆشە یعنی من ئەڵم کاکە من خۆچووی بۆ هێنا من تومەم بانسە ئەمە عادیە دوایی گەرم بێت ئەمە زیکە زیک ئەک باشە مەرجە ئیلا ئەو ئەدەواتانەی کە ئەسڵە بەڵێ پارەیەکی خەیاڵی بکە پارەی خەیاڵی نییە ئێستا کاکە یعنی تەنها لەبەرەوەی ئۆرجیناڵە
سێقات و چوارقات بخاتە سەری بەڵێ. ئەم بابەتە جوابزانام لە بازارە بوونی هەیە بەتاکیدەوەژێ ئێستا من جاری وا بۆ سایە هاتووە بۆ لام شەفتێکی خراپبووە نردومانە بۆ لای زەلامێک وتێتی بە $100 نیهایەتی بە تەنیا شەفتەکە دە نردومە بۆ شوێنێکی تر ڕۆشتووە بە کاملی ژنەتی بە 70,000 ڕێک نیوانی فەرقیە بوو فەرقی هەبوو بەڵێ ڕێک نیوانی ینی زەمیری ویژدان ئەمە هۆکاری چیە تری وەگەڕێت تەنها زەمیر و وجدانی ئەو کەسە ئەگەڕێت بۆ ویژدانی هەیە کاکە هەیە عەشافرۆشە $5 $3 خێرەوە خاتە سەر عەشیاکەی باشە هەیە بە $20 ڕازی نابێت خێر قاتە سەری تێگەی من لەوێ ڕێک نیوانی فەرقیە بووە تێگەی ئەوی نیاتی $100 بە 70,000 ناومانە یعنی ڕێک نیوانی فەرقیە بوو تێگەی باشە دێمەوەلات کاک دڵشاد جەنابەت وەکو پیشەوەرێک لێرە وەکو جامچیەک چەند کەست بینیوە ئەم کارەی تو ئەکا بەڵام لە بنەڕەتە ینی ئەهلی ئەو کارە نییە والله زۆرە ینی خەڵک زۆرە کە دەستی گردیان تۆزە فێر بوو ئەچێ دوکانە دانێ بەڵام نازانە ئیشەکە چۆنە ئیشی ئێمەش بە پارەیە باشەوە هۆکار چییە ینی وا ئەزانێ ئەو کەسە خێرێکی زیاتری دەسەکەوێت بڵێن ئاساس خێری جا بەڵام وانە ئاوا نه ئێستامە دوکانمانەوە گەراجە شاگردمەیە مانگی وایە ریگیربانی خۆم پارایە ئیشەکە نییە باشە خراپی ئەوە چییە لە چیایە چێ زەرەکە لەم نێوەندەیە زەرە دەکات بێت دوکانەکەی داخە ئەنی سۆ مەجموعەیە جامچی تایە لە سلێمانی کۆنن جامچی شێ تازەیە ئاین بازارەکەش یان شکاندەوە و جاران نەماوە بۆچی شکاندوانە لەبەرەوەی ئەدەوات بە هەرزانترە دەن ئەدەوات بارزانترە دەن نازانن یانی ئێستا من چەند جامی خەڵکم هاتووە لێرە ئاویاوە دەرم کردو بۆم گۆڕیوەکەەوە باشە کاک دڵشاد لەو بڕوایی کەسەکە بە هەرزان ئەیدا یعنی لەو بڕوایی زەرەر لە خۆی بدا لە پێناوی ئەوەی کە خۆی نادا بەڵام ئیشەکەی وایە ئەڵێ من بە 10,000 جامی بە 10,000 خێرە گۆڕم بەڵام ئەو نازانێت کە دوو ڕۆژیکەیەتەوە سەری جوان داینە ناوە ئەوانە و دەور دەبینێ بەڵێ بۆ شەرێت و بڵێن لا جامچی بێ هەموو شتێ بزانی وای ئێستامە جامچی شاگردم لایە کاک عەباس دێرەیە لە مسلمانیە دوو کەس ئیشی جامی مەچینە ناکە خفڵ ناکە ئەوەی کە خفڵێ بە $150 و 50,000 بۆ چاکە بە زمانیش لەگەڵ زمانیش بەڵێ زمانیش هەیە بڵێن قفڵێکی دەرگا هەیە بە $150 ئەگەر بێنە ئێرەوە باشتر بە حەز ناکەم کەسێک لە دوامەوە بێت قەینات یادیە حتا عەرەبیش بێ ئەتوانێت قسە بکە قفڵێ چاکات بڵێن بەڵێ بەخوا ئەوە خۆشی بە ئاتۆتی بە $150 و 50,000 بۆ چاکرە بە زمانیش ئەنی زۆر کە زۆری شە ناکە ئەنکە کەوتە جامچی بە جامگۆڕی نییە باشە کاک دڵشاد ئێستا من پرسیارێک ئەگەر جەنابیشتان وەگەڵێ تعقیبتان هەبوو لەسەر قسەکەم ئەتوانن کۆمنتان هەبوو کۆمنت بکەن من وەکو هاوڵاتیەک زۆر جار پێم وتراوە مامۆستا بەتەنیا مەڕۆ بۆ ناوچەی پیشەسازی یان بۆ پێشانگای ئۆتۆمبیل ئەگەر لی نەزانی بۆ چونکە من تەمین نیم لە خۆم لەوەی کە ئەگەر دەسم نەبڕن بۆچی ئەم نەزڕەیە لە ناو خەڵکە ئەو بابەتە هەیە ئەو زەلامانە کەمە بەڵام زۆر نییە زۆر نییە بەڵام وەگەڵێ باشەکانی داپۆشیوە بە پەنجەی دەست ئەژمێردرێ ڕاستە من لە نەوەتوێکەوە دوکانمەیە بە پەنجەی دەست ئەژمێردرێ لەمەتی قسەنایە هەمووی ناکاتە پێنج کەس 6 کەس کە ئاوا بڵێ کۆڵی خەڵک ئەبرێ ڕاستە بەجددی خۆی دائیمەن ئەوانەی کە ئەو بابەتە ئەکەن ئەو کارە ناشەرعیانە ئەکەن دایمە کەمن بەڵام دایمەش ڕسوان بۆچی ئەم دیاردەیە زیاترە وەگەڵێ یعنی ئستا ناو دکتۆرەکان ناو پزیشکەکان خۆ پزیشکی باشمان زۆر زۆرە بەڵام ئەوانەی کە دەستی خەڵکە بڕن یان ئەوانەی کە بڵین بۆن دیانەیە و عەقدیانەیە لەگەڵ کۆمپانیاکانی ترە لەسەر حسابی نەخۆش کەمن بەڵام خەڵکەکە زیاد وەگەڵێ بە خراپ تەماشایانەکە و ئەوانە ئەمە هۆکاری چییە ینی بۆچی ئێمە بەیەکەوە ئەگەر هەوڵ بدەین لەم بەرنمەیە چارەسەرێک بۆ ئەم دیاردەیە بدۆزینەوە بڵین کاکە هەمویان وانین ئەخت چارەسەر نییە چون چارەسەر شتەکە کەمە ینی ئەمە نە زۆر نییە تاکو چارەسەری بۆ بکەیت جدای و زەلامەش فێرە بۆ خۆی فێرە ینی بەڕای جەنابەت ئەو کەسە ئەگەر دەوڵەمەنیش بێ هەر لای خەڵک ئاینیشتە پێشەوەی بێمە لای جنابتان لە شوێنێکی تر بووم گلەی ئەوەی هەبووی وت مامۆسا ئەو جۆرە کەسانە لە ئێمە دەوڵەمەندترن زووتر دەوڵەمەنە بن شەرت نییە شەرت نییە من زەلامە ناسم لەو منتیقە سناعە ئێستاش ڕسوا بووە ئێستاش کە من چاکەی ناسم فێڵیشی هەیە و دەوڵەمەندیش نابێت دەوڵەمەندیژنەوە ئێستاش پارەی پێ
وشرنيت جۆرە کەسانە شرعي بايكي مستحيلات في دولة من بي چاکە دولة من ناوي بنا شرعي خۆی گرنگە ئێمە ئەوە بزانین ئێستا جەنابتان بۆ لێرن زۆرێک لە خەڵکی وا ئەزانن خەڵک ئەگەر دەستیدایە ئیشێک یەکسەر ئەوێت دەوڵەمەند بێ هایلایف بژی بەڵام وان نییە ئامانجیش سەرەکی لە ئیشکردنا تەنها دەوڵەمەندبوون نییە ڕەحمەتت لێبێ کواڵەتی دڵسۆزی نیەت ئەجینا ئێستا هەریەک لە ئێمە دوور لە ڕووی بەڕێستان و لە جەماعەت هەمومان ئەتوانین بە ناشەرعی دەوڵەمەند بی نزیکترین ڕێگا بە ناشەرعی ئەتوانین دەوڵەمەند بی و سەرکەوی بەسەر بەرزترین کەسە بەڵام نایکەین لەبەر ویژدان لەبەر زەمیر ئەگەر خواش نەناسێ مەسەلەن کەسەکە بەڵام ئێمە هەمومان مسلمانین لەسەروی هەموویەوە مراقەبە خوایەکە لەگەڵمانایەڵێن ئەمە خوا نایڵێ ئەوە حرامە ئەوە جائز نییە دوایی آخر سزای لەسرە قەیچێکە لێرە دەرباز بوو بەڵام لە قیامەت دەرباز نابوو ئەم ئەفکارە تا چەندێک گرنگە لە ناو پیشەوەرەکانە بوونی هەبێ ینی کەسی وا هەیە بڕوای بەخوا نییە بەڵام زەمیری هەیە وجدانی هەیە ئینسانیت لە گیانیا هەیە تا چەندێک ئەگەر کەسەکە بەدینیش نەگیرە بەڵام لە ڕووی ئینسانیەتەوە بگیرێ خۆی بگرێتەوە جڵەوی نەفسی خۆی بگرێتەوە وڵی کەم منەوانە باوەڕ ناکەم زۆر بێ میسالێکە بۆ بێنەوە ئێستا ئەو سیارەی کە لامانە قفڵی دەرگای هەیە لەبەر مناڵ دایێتەوە دوگمەیەکە سایق نازانێ زۆر سایق نازانەوانێ و شارەزار شێبێ من زەلاما تۆ بۆ لام ئەمتوانی قفڵەکەشی بۆ بکەمەوە 50,000 لێ بستێنمەوە کاک عەباس گوێ لێیە پێم و تۆ بۆ چاکەم بەس 10,000 لێ وەرەگرم ئەو خۆی 10,000 لێ وەرەگرم پێ چای خۆی دوگمەکەم بۆ داداوەتەوە نەچووم بیکەمەوە قفڵەکەی بۆ بکەمەوە بە بەنزین بیشۆم گوێ لێیە بۆی چاکەم لەمەوە چاکم کردو 50,000ەکە ئەوە کردی سەویژدان بەڵام منەوە حەق خۆمەکە پێڵم بە 10,000 ئەو نازانێ بەس من غەدیری ناکەم چم 50,000 لێ بستێنم و ئیشەکەی بۆ ئەزانی زۆر گرنگە ئەم نمونانە زەق بکرێتەوە یعنی نمونەی چاگیسا شات ئیشێکیشی نەبێ نایکەین ینی ئیشی خۆمان نەبێ نایکەینەوە ئێمە زۆر جار بووینەتە قوربانی ئەم دیاردەیە ینی جەنابتان دەتوانن قسە بکەن بۆ نمونە جەنابت ناوت چییە؟ بەرهەم کاک بەرهەم پیشەوەرم لە سەنعاگە سکراپچیت کە ئەڵێن زۆرینەی ئێرە خراپە کەوا بڵێن بۆ نمونە ئەمە ئێوە ئەبنە قوربانی ئێمە پێویستمانە ئەم نمونانەی کە کاک دڵشاد باسیەکە بەڕاستی زەقی کەینەوە یعنی سە بۆ نمونە لە ڕۆژێک تەمان من خەتیبم مەلام لە مزگەوت زۆر لە ناو واقعی خەڵکە بابەتی فرەژنی ناشرین کراوە لەبەرچی لەبەرەوەی هەرچی نمونەی خراپ هەیە لە پیاوی نائەدالەت لەگەڵ ژنی دووەم و یەکەمە زەق کراوەتەوە بەڵام نەهاتوون باسی نمونە جوانەکان بکەن کاکە ئێمە ئەم نمونانەشمان هەیە شەرت نییە هەموو پیاوێک وەگەڵێ نائەدالەت بێ هەموو پیاوێک ئاوا بێ ئاوا بێ ئێمە ژەمانەوێ لێ لەم سۆنگەیەوە بە خەڵک بڵین کاکە مەرج نییە هەموو فیتەرێک دەست بڕوێ مەرج نییە هەموو پزیشکێک بەڕاستی لە خوانە ترس بێ بەڵێ کەسی چاکمان هەیە وەکو ئەو نمونەی کاک دڵشاد باسی کرد جەنابەت ئەو نمونانت لایە مەسەلەن عەکسی دەست بڕین نە قوربانیدانی تیابێ ئێستا من پێشەوەی جەنابتان بێم بۆ لای جەنابتان لەگەڵ پیشەوەرێکا قسەم کرد وتی نەک قوربانیم داوە بەڵکو بوومەتە قوربانی دەستی کەسێکی تر لە پێناو چاکەیە کە کردومە بەرامبەری بەڵام ئەو خراپەی کردووە بەرامبەرم وەکو پیشەکەی خۆم باسەکەم باشە لە ئەکرێت و سەر ئەو زەلامەی بڵێن ئەو سەر ساحب سیاری کێتە ناومەتێ سەنایەکە هەیە کوالەتی نزمیەوێ هەیە کوالەتی بەرزیەوێ کابرا خۆی بۆ نمونە حەزەکە بە لای من پارچەیەک لە لای من بۆ نە بە 10,000 لە لای منەوە وەکو ئێوەباسەکان بە 7,000 بە 6,000 کابرا یەکەم لەبەر کوالێتەکەی دووەم لەبەر نەزانینی ینی پارچەکە ساتوانم بۆ نمونە من پارچەیەک بتوانم بفرۆشم بە $20 پارچەم لە بە $20 هەر ئاینە پارچەی من لە دوکانێکە هەیە بە $10 بەڵام بە هەمان کوالەتی نییە وەکو کوالێتێکە ئەجا ئەکەوێت و سەر نەزانین کابرا خۆی ئەمە چێ جیایەکاتەوە طبعا لە تیجارەکانە جیاکرێتەوە کوالێتەکان تایوان هەیە سینی هەیە مالیزی هەیە باشە هیچ کات هەبووە کەسەکە بچێ بە ناوی دەرەجە یەک و ئۆرجیناڵەوە دەرەجە دوی پێ بدا ئەگەر بۆ نمونە کابرا ئەگە بشتوانێت ئەوە بیکڕێت شتیوا ئەبێت فعلەن ئەوە بێت بەڵام کابرات ئەتوانێت عنی سەری کوالەتێکی کات دووەم بە لۆگۆ بە ڕقم شانسی بە ڕقمی سەر بارمەی سەر پارچەکان
ئەمانە شتەکە جیاکاتەوە ئیتر ئەوەی کەشیان ئەگەر ئەوانە نەبێ ئەکرێتەوە سەر ساحبی سیارەکە یا بوونە ساحبی ئەشیاکە کابرا خۆی ویژدانی قبولیەکات بە کوالەتی بەرزی فرۆشیا بە کوالەتی کەمی فرۆش ئێوە ئەو ئەشیانەی کە بۆتان دێنن بەڵێ بە خاوەنەکەی ئەڵێن ئەم بابەتە ئاگداری ئەمە ئەسڵە یان دەرەجە دووە طبعا یەکەم لە سعرەکە دەرەکەوێت ساری قەت یعنی پارچێکی سنی ناوێت بێ پارچێکی کۆری نایە پارچێکی تایوانی باشە لە سارەکە کابرا نازانێت نەشارەزایە ئەو لەسەری نووسیوە پارچەم بۆ هاتووە لەسەر نووسراوە مواسەفات کۆریە بۆ باش نووسراوە بە کوالێتەکەی کۆریە بەڵام لە ئیسیرادا سینە یعنی ئەمە سینە دوو لە ڕووی بەڕێسان دروی درۆکردنیەکە بۆ کوالەتەی خۆیان بۆ پرفرۆشتنی پارچەی خۆیان ئێوە بە ئەو کەسانەتان وتووە دوکاندارەکانی تر ئەوەی بتوانێت ویژدانی خۆی بەکاربێنێ خۆی ویژدانی ساڵکات پێی ئەڵێ خۆی کێشەکە بەسی دەوڵەمەندبوونیش بێت ئەم بابەتەی ئێوە ئێستا لە سەرەتای بەرنمەکەی باسم کردوتم دوو پیشە هەیە لە جیهانە زۆر گرنگە و خەڵکیشی زۆریش پێویستیان پێێتی یەکەم فیتەریە دووەم پزیشکیە ئەم دوو ئیشە خەڵک کە دێ بۆ لای ئێوە کەمترین مەعمەلەکە ئێستا بچێتە لای کەسێک بەقاڵ بێت تەماتەیە خەیارێک ئەو شتانە بکڕێ لەوەیە مەعمەلە بکە لەسەر 1000 دینار لەسەر 500 دینار نە بە 2000 نا بە 1500 بەوە نەبوونە بەڵام کە تۆ دەرمانەکەی خستە سەر میێزەکە بۆت ئەڵێ 70000 کەسمان نبینی بڵێ بە 65 بە 65 نابێ بە 60 نابێ مەعمەلە ناکە یەکسەر 70000ەکەی دات بە هەمان شێوە جەنابیشتانوان بۆ چونکە پزیشکەکان پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ سەحەتی ئەو ئینسانەیە هەیە وە گرنگە فیتەریش ئەو هەستە بۆ خۆی دروست بکە کە ئیشەکەی جەنابەت پەیوەندی بە ژیانی مرۆڤەوە هەیە بڕواتان بێ بەڕێزان جاری وا هەبووە ئەو کەسە سیارەکەی قڵپەوە بۆ خۆی وەفاتی کردووە دوایی دەرکەوتووە ئەم سیارەیە عەتەڵێکی تیا بووە چووە چاچی کاتەوە بەڵام بەخراب بۆیان چاک کردو چاچیان نەکردێتەوە یان بابەتێکی وەگەڵێ بە دەرەجە دویان بۆی داناوە ئۆرجیناڵیان بۆی دانەناوە جاخوا ئازانێ چەند جار سوێنی لەسەر خوراوە دوی لەسەر کراوە دوو لە ڕووی بەڕێستان اینجا ئەمە گرنگە جاری وایە تۆ خەلەلێک لە ئیشەکەتە ئەبێتە هۆی گیان لە دەستدانی چەندین کەس اینجا ئەمە بەڕاستی کەم کەس هەیە بیزانێ وەکو جەنابتان ئەم بیرۆکەیە ئەمانەوێت لە ناو بەڕاستی لە منطقە سناعەکەیە هەمومان بەیەکەوە بتوانین ئەم پەیامە بگەێنین بە هاوڕێکانیشمان لە ینی هاوڕەکانی جەنابتان لە دوکانەکانی ترە ئێمە ناتوانین یەک بچین بەسەریانە بگەڕین بەڵام لەوەیە لە تەلەڤیزیۆنەوە بمان بینن پەیامەکانی ئێوە بەو بەڕێزانە یەکێک لەو بابەتەی کە سەرنجی ڕاکێشام ئەوە بوو کە کاک دڵشاد باسی کرد کەسەکە ئەهلی ئەو ئیشە نییە بەڵام دێ لە تەنیشت تۆوە دوکانێکە کاتەوە ئەمە هۆکاری چییە؟ هۆکارەکەی چاولێکەریە وەکو ینی من ئەوەی کە چاولێکەری بۆ پۆزلیان نییە کابرا بۆ نەپارێکی پێ سێرەکە دوکانێکی سکراپی داناوە ئەشەی ئەفرۆشە من بۆ باسی ئیشەکەی خۆمەکەم دایناوە تۆزێک کەسابەتی هەیە ینی بەردەم دوکانەکەی قەڵەباڵغەش تەفرۆشە ڕۆژانە کابرا لەولاوە ئەزانێ بۆ منە ئەم پارچانە هەموو پارچەیە 15 دلار 20 دلار 30 دلار بە پێی ئەو سارێکە بۆی دانراوە خێرەکات بۆ نە کابرا حسابەکە ڕۆژانە 100 پارچە ئەفرۆشێ ئەگەر 10 دلاریش خێر لێ بکات 1000 دلارەکات 1000 دلارەکە ئەو چای لەوە نیە کرێ دوکان درێ کرێ شاگرد دەدرێ کرێ مەغزانە درێ شتی گەڕاوی بۆ لەوانێ ئەوە نەژەمێنێتەوە لەوانێ ئەو سارە ژەمێنێتەوە یعنی کە لە مێشکی من و تویا دانراوە هەنێک کات بۆ نمونە توان مەکینێ فرۆشم لە بازاڕا هەیە بە 8 دەوەرەکە لە دوکانی کە هەیە بە 4 دەوەرە خۆی عقلێتی تیجارەت لە لای ئێمەی بەڕاستی بە تایبەت کورد زۆر کەمە یعنی من بەچی ئازانم لەو کەرکووکەی لە لای خۆمان شاری کەرکووک ئەوەی کە دوکان دائنێ تقریبا مانگێکی پێچێ دوکانەکەی تەفلیش شکاتەوە زۆرێک لە کورد وایە تورکمان وانین وەکو طبیعەت دوکانێک دانێ بۆ حەوت پشتی خۆی ئەو پیشەیە ئەمێنێتەوە ئەڵێ ئەمە من لە باپیرە گەورەوە بۆ ماوەتەوە بەڵام کورد نە ئەوێت بۆ نمونە ئەوێت چی بکە دوکانێک دانێت چاولێکەریە ئەم 1000 دینار خێرەکە با منیش بچم داینم عقلێتی تیجارەت ینی بیر ناکاتەوە دانانی دوکان هەر ئەوە نییە خێرەکە بکەیت کاکە دەم و لەفزیشە کاکە مەعمەلەشە وەڵی من بچمە لای دوکانێک کەمێک مەعمەلەی ناخۆش بێ لەگەڵمە ئەسڵەن دووبارەی ناکەم و ناچمە بۆ لێ بەڵام کەسەکە جاری وا هەیە مانگانە 300 دلاری هەیە ئەو 300 دلارە بەس بە دەم و لەفزی شیرین بەس بە قسەی خۆش بەس بە چایەک بانکە ئاوەرە قسەی خۆشی بۆکە
ئەمما مەڵەیەش بەڕاستی جۆرێکە لە تیجارەت ینی بەشێکە لەو تیجارەتە ئەمە چێ دوکانەکە دانێ چارەی وە کۆڵی کەسێکی توش فرۆش دانیش و ئە بۆ من خێر ناکەم تەبان خێر ناکەین یان جاری وایە چاوەڕێکە بە یەک هەفتەیە یەک مانگێک ئەم کەسە ئەیتر ببێ بە تۆپ و های لایف بژی کە ئەمە ئاوا نابێ ینی کە تۆ دوکانەکە دانەی ئەبێ چاوەڕێکەیە بێ کۆمەڵی بابەت هەیە بەڕاستی وەگەڵێ بیگریتە بەریسە کاک دڵشاد جەنابەت فەرموو چەند ساڵە لێرەی لە 91ەوە لێرەی هەمانە میشەشەکەی جەنابەت چەند ساڵە لێرەی من 5 ساڵ 5 ساڵە هەمانە میشاکەی اینجا گەیشتوتە ئەم ئاستە ئەی جەنابەت تقریبا 13 ساڵ وا بۆ 14 ساڵە ماشاءالله جەنابەت 15 ساڵ ئەمانە ئەم هەموو ساڵە ئەزمونە ئینسانیش بە تەجربە فێری زۆر شتە بێ گەنجێکە تازە هەڵەچێ قەیناکە بیەوێ فێر بێ بەڵام بیەوێ بە ئاستی کاک دڵشاد هەم ئیش بکە و هەم خێریش بکە ئەمە مستەحیلاتە با من یەک نمونە بۆ بێنمەوە لەسەر ئەوەی کە بۆ منە سیقە نەما بە ئاهلی سەناعە بە وەساکان خەڵک لێیان لێ یەکات کاکە من بەسەراتێکە بۆ باسکەم هەر لە خۆمان ڕوویا باشە کابراایك هاو بۆ لام پیکابێکی پێ بوو بڵێ هاوتی کاکە سیارەکەم تەقەیەکتیایە بۆم فەحەز کردوتم کاکە بڕۆ یەک برخۆم بۆ بێنە برخۆیەکم بۆ بێنە لای فڵان کەس بۆ چاکەم سیقەی ناکرد نەمەزانی بۆ سیقەی ناکرد نەمزانی پێش من چۆ لە شوێنەتر فاسی کردووە وتی کاکە تاکید لەوە دەرەچێتم براکەم بڕۆ برخۆکەم بۆ بێنە لەوە دەرنەچوو پارەمەدە و بڕۆخۆ عافیزە بێ ڕۆیشت قەنەعەتی کە ڕۆژ و برخۆکەی بۆ هێنام بۆم بەست و ڕۆی ترایی کرد و هاتووەتی ئەی بیتیان نەماوە سیارەکەم من قسەم نەکرد ئەو وتی کاکە زانی بۆ سیقەم نەکرد وتم بۆچی وتی کاکە ئێستا پێشۆی بێم بۆ لای تۆ چوون بۆ لای وەستایەکی تر بۆی فەحەز کردوم وتوێتی ئەم سیارەیە ئەبێ هەردوو دەبڵەکەی بگۆڕێ کە دەبڵەکانشی شەریکە بوو دەستکاری نەکرا بوو جاشتی شەریکە لەگەڵ شتی بازارڕەکە بیبەستی زۆری فەرقە شتەکانی هەمووی شەریکە وتوی 180,000 بەس بۆ ئەشیاوێ تێگەی دەی من کە ئەو بڕۆکە بۆ هێنام باگدەسەکەی خۆشمەوە 20,000 نەجاتی بوو تێگەی فەرقی زۆر زۆرە فەرقی زۆرە ینی ئەمەیە ئەنجام من کاکە فیتەر هەیە پێشتی هەیە مەکینە بڕۆ بەلای مەکینە و بووە کاتۆ سە جەنابە سیارێکی پێ بڕۆ بەلای بڵە سیارەکەم ئەی بڕێت تاقمە نۆزڵەکە و بووە کاتۆ پلاکە بووە کاتۆ ئەمە ئیشی پێشتی نییە ئەمە ئیشی فیتەرە ئەچ ئەینە کولاجی بووە گۆڕێ مەکینە بۆ داگرێت سیارەکە و سەقەتەکە باش زانیاری نییە لەسەری ئەچ سیارەکە بۆ تۆ سەقەتەکە دوای تۆش ڕۆی کاکە گلەی ئەەکەی گلەیەکە شتۆنە گلەیەکە ئەوێ لەی کاکە چوون بۆ سەنەعە ئەم شارە فیتەریتیانە ئەم شارە ینی هەمووی دەست بڕە دەست بڕەکەش ئەوەیە کاکە ئەم کابراایە خۆی ویژدانی و کارەکەت بۆ ویژدانی خۆی چۆن نیە ویژدانی ئیشەکە ئیشی ئەو نیە و ئەیکات زانیاری تەواوی نییە لەسەری و ئەیکات وەرە من نمونە بووێنەوە زەلامی تایە بە هەمووی خەرە سەریەک 6 مانگ شاگردی کردووە تۆ بە 6 مانگ یەکسەر خۆی کردو بەڵێ من 7 ساڵ شاگرد بووم لە لای وەسا ئێستا جاری وایشتم لێ ئاسیە بێ ئەو 6 مانگ هەمووی خەرە سەری 6 مانگ شاگردی کردووە چ دوکانی داناوە بۆ خۆی کەواتە ئێمە ئێستا طبعا لە کۆتایی بەرنامەکەمانای طبعا زۆر خۆشحاڵ بووم بە ناسینی کۆمەڵێک بەڕێز لە ئەم ناوچەی پیشەسازی شاری سلێمانیە ئێمە لێرە مەبەستمان ئەوە بوو وەکو کۆتاییش ئەمەوێ بە خەڵکەکەی خۆمان بڵێم کۆمەڵە کێشەیەک لەم بوارەیە ڕوو ئەدا چ لە دەستبڕین بێ چ لە فرتوفێڵ بێ چ لە بێمتمانەیی بێ لە نێوان پیشەوەرەکان و خەڵکەکەیە و چ لەو تەعامولانە بێ کە خەڵکەکە بەرامبەر پیشەوەرەکانەیکەن کۆمەڵە مامەڵەیەک ئەنجامە درێ کە ئەمانیش بەڕاستی عزێتی پێ ئەخۆن ئەوە ئیتر چیرۆکی زۆر لەسرە هەموویمان باس کرد بەس لە سەروی هەموویەوە ئێمە کە چارەسەرەکەمان دانا زۆر گرنگە لە دواییە پێکەوە بتوانین تەطبیقی بکەین ئێمە قسەی زلمان زۆرە قسەی جوانمان زۆرە بەڵام چاومان تینووی کردارە هەتا ئێساکە کردارەکان وەگەڵێ دروست نەبووەتەوە ینی وەگەڵێ نەهاتۆتە سەر پێ ئێمە ینی نامانەوە بەرنمەکە وای لێ بێ تەنها گلەیی بێ تەنها مایک بێ بەرنامەی زۆرە هەیە لە کەناڵی ترا مەسەلەن گلەیەکرێ دائیمەن بەس قساکرێ نفسی شت دوای دێتەوە هەمان ئەو کێشەیە دووبارە ئاکات ئێمامانەوێ لێرەیە پەیمانێک بدەین چارەسەری ئەو کێشانە بکەین دووبارە نەبێتەوە جەنابەت وەکو بینەر ئەگەر خەلەلێکت تایە لەم بوارانەیە هەوڵدەم چاشی کەمەوە چونکە ئەگەر وانەکەین دوایی گلەییشی تر سوودی نامێنێ
ئێمە ئەمڕۆ لە ناوچەی پیشەسازی شاری سلێمانیا بووین لەگەڵ ئەو پیشەوەرە بەڕێزانەیە تاوتوی کۆمەڵێک بابەتمان کرد گفتوگۆمان کرد لە کۆمەڵێک کێشە خراە بەرباس و هەندێک مشکیلە هەبوو پەیوەندی بە پیشەوەرەکانەوە بوو و هەندێک کێشە هەبوو پەیوەندی بە کڕیارەکانەوە بوو لە نێوانی ئۆرجیناڵ و عادی و ئەو بابەتانەیە فێڵکردن و دەستبڕین و چاوبەستکردن و ئەو بابەتانە تاوتوێ کران چارەسەرەکانیان بۆ دانرا گلەیەکان گەیەندرا ئێمە وەکو بەرنامەی ڕووناهی بەردەوامی پەیمانمان داوە بچین سەر جەمچین و توێژەکان بگەڕین کێشەکانیان بخەینە ڕوو چارەسەرەکەشی بۆ بدۆزینەوە و هەوڵ بدەین ئەو خەلەلانە لە خۆمانە چاککەینەوە تا کۆمەلگایەکی تەندروستتر پێشانی خەڵک بدەین و خۆمان مرتاحتر ژیان بکەین بەڕاستی تا بەرنامەیەکی تر و شوێنێکی تر و بابەتێکی تر گفتوگۆی گەرمی لەسەر بکەین بەخوای گەورەتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.